الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنران و بسران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئازیزانی پەیامی ڕۆژ، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، سپێدەیەکی باش و ڕۆژێکی خۆش هیواخوازم بۆ هەموو لایەک، هەموو ئێوەی عزیز و خۆشەویست. پێکەوە لەگەڵ جەلال ئەمڕۆ پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین بە کۆمەڵێک بڕگە و تەوەری جیاوازەوە. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت، بە هیوای لەش ساخی بۆ هەموو لایەک و دوورکەوتنەوە لە نەخۆشی و پەتای کۆرۆنا. بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پێناوچیدا کە دیارە بڕێڕای ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ ببێتەوە سەرنجم لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگاری سلێمانی، لە پارێزگاری هەڵەبجە، بەرپرسانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین، واروەها بەرپرسانی تەندروستی هەڵەبجە و سلێمانی ئامادە دەبن لەسەر ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا قسە و گفتوگۆ دەکات ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بۆیە بزانین ئەمڕۆ گفتوگۆ تێر و تەسەلانێکە ئەنجومەندێکە لەسەر چی دەبێت، پێ دەچێ هەندێک بڕیاریشیان هەیە بە بزانین بڕیارەکانی کۆتایی کۆبوونەوەیان چی دەبێت. تەوەری دومی بەرنامەکەشمان دیارە بەشێکی ڕووماڵی شار و شارچۆکانە لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە، بەشێکی دیکەشی تەوەرێکی هەمیشەیی ڕۆژانی سێشەمە لە هەموو هەفتەیەکە هەمانە کە دروستکردنی شیرینی و خواردنە. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە قسەکردنە لەسەر ئامادەکاریەکان لەم قۆناغەی ئێستاە کە کاتی دەرکەوتنی کۆرۆنایە، بۆ پێویستە لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن تاکو هاوڵاتی ڕێنمایی تازە دەبێت چی وەربگرێت و چۆن مامەڵە لەگەڵم قۆناغەیە بکرێت بۆی کە ڕوبەڕی کۆرۆنا ببینەوە بە هەمومانەوە. بەڵێ جەلا دیارە نەخۆشی کۆرۆنا لە چینەوە سەری هەڵدا، لە ئێستادا ئەو خەسخانە هەزار قەرەوێڵەیی کە دروست کرا دوێنێ داخرا. ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە کە نەخۆشێکە هەستی پێکرێ بەرەو کۆتایی ئەڕوا، هیواخوازن ئینشاءڵڵا لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کۆتایی پێبێت و بەڕاستی هیچ پێویستی بە ئەو حاڵەتە دەرونی و ڕەنچێ نەکردو، بەڵام گرنگ بوو کە ڕێکارەکانی تەندروستی و ئەو داواکاریی کە وەزارەتی تەندروستی داوای لە هاوڵاتیان کردبوو کە هاوڵاتیان بیگرنە بەر، خۆشبەختانە هاوڵاتیان توانیان زاڵ بن تا ئەم لەحزەیە بەسەر نەخۆشێکە. دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان، بزانین بە پێی پێشبینیەکانی چەند ڕۆژی ڕابردوو کەشوهەوا بێت دەبێ دوێنێ ئێوارەوە ئیدی شەپۆلی بارانبارین کۆتایی پێهات بێ، ئاسمانی شارەکانی هەرێمی کوردستان ساماڵ بێ. با پێکەوە بزانین کەشوهەوای شارەکان چۆنە. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. وەکو هەمیشە نرخی دراو لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی پێکەوە بینەری نرخی دراوە بین و دواتر دەگەڕێنەوەلاتە.
خۆشەویستان دەچینە لای بڕگەی یادەوەری بابزانین ڕووداوە گرنگەکانی ڕابردوو چی هەیە کە بە دڵنیایەوە ئەم ڕۆژانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و جیهانیش بەگشتی تێدەپەڕێت بۆ ساڵانی داهاتوو دەبنە بەشێک لەو مێژووە و دەڵێن ساڵی کۆرۆناکە بوو یا ئەو ڕۆژە بوو کە لە سلێمانی ئەمەندە حاڵە ڕاگەیەنرا یاخۆت ڕوبەڕووی کۆرۆنا بووینەوە بە یەکجاری شکستمان بە کۆرۆنا هێناوە. با پێکەوە بچین لای بڕگەی یادەوەری بزانین لە ڕابردوودا چی گوزەراوە. سێی ساڵی 1924 دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری دەوڵەتە خاچپەرستەکان و بەکارهێنانی دەیان هۆکار بۆ ئەو بوارە دەوڵەتی خلافەتی ئیسلامی عوسمانیەکان لەلایەن مستەفا کەمالەوە ڕما و هەڵوەشایەوە. مستەفا کەمال ئەتاتورک یەکێک بوو لە پەروەردەکراوەکانی ماسۆنەتی جیهانی و لە ساڵۆنیک بۆ ئەو مەبەستە پەروەردەکرا. دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی مەدینەوە تا ئەو بەروارە ماوەی 1291 ساڵە جڵەوی حکمی دەوڵەتە پێکهێنەرەکانی دەکرد و شک و ئازادی موسڵمانانی دەپاراست و پەرژینێکی لە بن ناهاتوش بوو بۆ مانەوەی کیانی سربەخۆی ئیسلامی لە بەردەم هێرش و پەلاماری ئەوروپادا. لە ناوبردنی دەوڵەتی ئیسلامی خەون و خۆزگەی لە مێژینەی ئەوروپیەکان بوو تا لەو ڕێەوە بگەنە بەروبووم و سەرچاوە دەوڵەمەندە سروشتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە جوولەکە ڕۆڵێکی زۆر خراپی گێڕا لە نانەوەی ئاژاوە لە ناو دەوڵەتی ئیسلامیدا و کەمینە ڕێز لێگیراوەکانیان هاندەدا کە هەمیشە شۆڕش و ئاژاوە دروست بکەن و سەرانی دەوڵەتی ئیسلامی قەڵس و مەشغوڵ بکەن بەناوخۆوە. بۆیە جوولەکەکان بە پێشڕەوایەتی تیۆدۆر هێرتزڵ هەوڵێکی زۆریاندا بۆ دەستەمۆکردنی سوڵتان عەبدولحەمیدی دووەم و هەوڵدان بۆ کڕینی خاکی فەلەستین و بنیادنانی دەوڵەتێکی جوولەکە بۆ جوولەکە پرش و بڵاوەکانی گیان. بەڵام سوڵتان عەبدولحەمید لە پێناومانەوەی خۆی و بژاردننی قەرزەکانی سەردەوڵەتەکەی ئامادەی سازش و بەخشینی خاکی فەلەستین نەبوو بۆ تیۆدۆر هێرتزڵ. بۆیە لە جەنگی جیهانی یەکەمدا دەوڵەتی عوسمانیان خزاندە ناو شەڕێکی نابەرامبەر و سەرنجام نیکۆلای قەیسەری رووسیا نازناوی پیاوە نەخۆشەکەی بڕی بەسەر دەوڵەتی عوسمانیدا و ئاماژەی بەوە کرد بەو زوانە دەبێت کۆی مڵک و سامانی دەوڵەتەکە بەسەر دەوڵەتە هاوپەیمانەکاندا دابەش بکرێت. با هاتنە سەر حکمی مستەفا کەمال ئەتاتورک بڕیاریدا بە داخستنی هەرچی حیزب و ڕێکخرا و یانە و گروپی کوردی هەیە. هەروەها هەستا بە قەدەغەکردنی هەموو جۆرە خوێندنێکی عەرەبی و سیمای ئیسلامیەکان. ئەمە لە کاتێکدا پێشتر بەڵێنی بە هەموو نەتەوە و ئاینەکاندا بوو کە ئازادی نەتەوەی و ئاینی و سیاسی بە هەمووان بدات. سێی ساڵی 1997 کۆچی دوایی سیاسەتمەدار و مێژوونووسی گەورەی کورد ئەحمەد خواجە لە شاری بەغدا و لە تەمەنی 94 ساڵیدا. ئەحمەد خواجە کە گەنجی نەداری شێخ مەحموودی حەفید بووە و نووسەری مێژووی کوردستان بووە لە سەردەمی شێخی حەفیددا. هەروەها پاداشت و بیرەوەریەکانی خۆی بە ناوی چیمدی بڵاو کردوتەوە. ناوی تەواوی ئەحمەد کوڕی عەزیز کوڕی عوسمانە و ساڵی 1903 لە سلێمانی لەدایک بووە. هەروەها سەر نووسەری ڕۆژنامەی ئومێدی ئیستیقلال بووە. بینەرانی عزیز دیارەتەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەتایبەتی لەم دۆخەی ئێستادا کە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی سلێمانی تێکەوتووە کە حاڵەتەکانی کۆرۆنا لە سلێمانی گەشتووەتە 5 حاڵەت. بابزانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆچی کۆ دەبێتەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەتی ئەوانەی کە پەیوەستن بە بەوانەوە کە لە جەبهەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادان. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز کاک ڕەمەزان نامێ قەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە. کاک ڕەمەزان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. ئەمڕۆ کۆبوونەوەکەتان نائاساییە، بۆچی کۆ دەبنەوە؟ کێ میوانتان دەبێت؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان دیارە سەبار بە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە نزیکی 2 هەفتەیە بە چڕی کۆبوونەوەکانمان دەست پێ کردووە و هەموو ئیش و کارەکانمان تایبەت کردووە بە چاودێریکردن بەرامبەر بە خۆپارێزی لە کۆرۆنا و ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە کە ڕووی لە بەشێکی زۆری وڵاتان کردووە. ئێمە لە هەفتەی ڕابردوودا کۆبوونەوەیەکێمان کرد، کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، کۆبوونەوەی ژمارە 57 بوو
تایبەتمان کرد بە پشووی پرۆسەی خوێندن و کەرتی پەروەردە لە سنووری پارێزگای سلێمانی ئەوە بوو بڕارەکەمان سەری گرت و الحەمدوللا بە شێوازێکی جوان شکایەوە بەسەر هاوڵاتیانە کە بۆ جێگەی خۆشحاڵی هەموو کەس و قوتابیان و دایک و باوکەکانیان دیارە ئێمە بۆ ڕووبڕبوونەی زیاتر هەرەمە کافی نەبوو بۆ ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا کە لە سەری بەردەوام بین چونکە ئێمە نوێنەری خەڵکین ئەبێت کارێ بکەین کە لە مەسلحەت و بەرژەوەندی هاوڵاتیەکانماندایە لە سنووری پارێزگای سلێمانیدا وەکو لیژنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوودا 5 لیژنەی هەمیشەیمان تایبەت کردووە بە چاودێریکردنی دام و دەستگاکان لیژنەکانی قایمقامێت و تیمەکان تیمە پزیشکەکان کە چاودێریان بکەین لە نزیکەوە ئاگداریان بین سەردانیان بکەین ئاگداری کێشە و گرفتەکانیان بووین هەر لە ئەو کۆبوونەوەدا بڕیارماندا ئەمڕۆ کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەین چونکە وردە ڕەنگە ئەم ڤایرۆسە چۆنەڵێ مەرحەلەیەکی تر تێپۆڕێنێ ئەبێ لەگەڵ هەموو مەرحەلەکانە ئێمەش لەگەڵیان نابین چۆن لە بەبەردەوامی بە یەک مستەوا لەگەڵیان بتوانین خۆپارێزی لێ بکەین و ڕێگری لێ بکەین ئەمڕۆ کۆبوونەوەیکی نائاساییەکەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی ئەو لایەنانەمان کردووە کە تایبەتن بە بەرگری و خۆپارێزی هاوڵاتیان لە ئەم کۆڤید-19 ئەویش بەڕێزان لە پارێزگای سلێمانی و هەردوو سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و ڕاپەڕین و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە ئەمەمانبان کردووە بتوانین لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆیەکی چۆنەڵێ منتیقیانە پرزانستیانە واقعیانە بکەین بۆ سنووری پارێزگای سلێمانی و کۆمەڵێک بابەت لەوێنە بابەتی کارگێڕیە پەیوەندی بە دام و دەستگاکانەوە پشووی فەرمانگەکانەوە هەیە بتوانین لەوێ گڵاڵی بکەین و ئیعتیماد بکەینە سەر ئەو راپۆرتە پزیشکی و زانستیانەی کە لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستیەکانەوە و لەلایەن پارێزگاکان و سەرپەرشتیانەکان و ئاڕاستەی ئەنجومەنی پارێزگا سلێمانی کرێت بۆی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا ئیعتیماد بکەینە سەر ئەم بابەتە و بتوانین لەوێ قەرارێکی گونجاو و میکانیزمێکی گونجاوی بۆ هەڵبژێری. بەڵێ ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا درێژەی دەبێت لە ڕۆژانی داهاتووە بۆ نمونە لەگەڵ فەرمانگەکانی تری شاری سلێمانی دەوروبەری کۆ ئەبنەوە یاخود ئەمە هەر کۆبوونەوەیەکە و بۆ یەک جارە کۆتایی پێدێت. کۆبوونەوەکەمان بە بڕوای من یەکەم جاری نییە کۆتایی نیە و بەردەوام ببین لەگەڵیان بەڵام وەکو وتم ئێمە لە کۆی 11 لیژنەی هەمیشەیی کە لە ناو ئەنجومەنی پارێزگا هەیە 5 لیژنەی تایبەتمەندمان تایبەت کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کۆ ببنەوە بەردەوام کۆنتاکتیان هەبێت پێکەوە بن ڕەنگە پێویست نەکات بۆ شتێکی بەسیط یا شتێکی ئاسایی ئەنجومەنی پارێزگا کۆبوونەوەی ئاسایی بکات بەڵام شتێکی گەورەی بەم شێوەیە کە ئێستا بەربڵاوە و پێویست بەوە ئەکات ئێمە بۆ چوونی پارێزگای سلێمانی و لایەنە تەندروستیەکان تەندروستی بزانین ئەمان پێویست دەکات حەقی خۆیەتی بێنێتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە و ئێمە قەرارێکی لێ بدەین وەکو وتم ئەم مەرحەلانە ئێمە ئەی بڕین لە مەرحەلە یەکەمە ئەمەتانە ئێمە بانگی ئەم لایەنە پەیوەندیدارەمان کردووە بزانین ئەو ڕێکارانە گرتویانە بەر چییە و کێشە و کەم و کوڕەکانیان چییە ئێمە چیمان پێگرێت لەو نێوەندەیە بۆی هەر ڕەخنە نەگرین هەمیشە بڵین لە کۆبوونەوەکانە هیچ ناکرێت و نەتیجەی نابێ فعلەن هەستان کردووە لە ڕابردووە کۆبوونەوەی تاریک کرا و ئەم کۆبوونەوەی کە ئەنجام ئەدرێ نەتیجەیەشی ئەبێت بە دڵنیایەوە ئەگەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا گلەی زۆری لەسەر بێت ڕەنگە حەقی خۆی بێت ئەنجومەن وەکو پێویست حەقی بە کێشە و کەم و کوڕەکانی ئەو سەردەمە نەدابێت لەگەڵیا بێت ڕەنگە هۆکارەکەشی کۆمەڵک هۆکار بێ بە دوور درێژی ڕەنگە لە ئێستا کاتیەوە نەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا کاتی هەڵوێستە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیبێت حاڵەتی تەواوی و نەئاسایی لە هەرێمی کوردستان بە گشتی و پارێزگای سلێمانی بۆ حکومەی کە سنوورێکی دوور و درێژی لەگەڵ وڵاتی ئێراندا هەیە کە ئێستا ئەم ڤایرۆسە لە ناو وڵاتی ئێراندا تەشەنەی کردووە ڕەنگە توانای خۆپارێزی و چارەسەرکردنی لە ئاستی پێویستانە بێت و ئێمە زۆرترین مەرز و خاڵە سنووریەکانمان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی قەناعەتمە هەیە لە دوای نەجەفەوە سنووری پارێزگای سلێمانی تاکە پارێزگایە کە سنوورێکی دوور و درێژی هەبێت لەگەڵ ئێرانە پێویستەکە ئێمە حاڵەتێکی نەئاسایی لێرەدا ڕابگەێنین و ئەنجومەنی پارێزگای سلێمانیش حەقی خۆیەتی لە ئێستادا موقیفی هەبێت و هەڵوێستی هەبێت و بەجددی بێتە پێشەوە زۆر باشە و ئەو ئەو ئەرکان و دەسەڵاتانەی هەیەی وەکو خۆی جێبەجێ بکات. کاک ڕەمەزان ئەمڕۆ دیارە پارێزگاری سلێمانی میوانتان دەبێت و دوو بەڕێبەرە گشتیەکە پارێزگاری هەڵەبجە دوو بەڕێبەرانی ئیداری ڕاپەڕین و گەرمیان
چیتانە لە پارێزگاری سلێمانی دەوێت کە ئیدی کەسی یەکەمی پارێزگایە و هەموو دەسەڵاتەکانی لەلایە ئەو ڕێکارانە چینەوەندە کە زانیاریتانە بێ گیراونەتە بەر چکەم شۆ وەزیری تەندروستی هەرێم باس لە تەرخانکردنی بودجێ تەواو دەکە ئایا بە پێی پێویست بودجە هەیە بە پێ بودجەیە کە هەیە لە بەردەستا ئامێرەکانی تەندروستی بە تایبەتی لە ئێستا بۆ پشکنینی کۆڕۆنا لە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی تەندروستیا هەیە؟ بەڵێ سەبارەت بە ئێمە ئەو لایەنە بانگمان کردووە بێگومان ئێمە بەرناممان هەیە بۆیان بە تایبەتی پارێزگای سلێمانی کە کەسی یەکەمی جێبەجێکارە لە سنووری پارێزگای سلێمانیدا و بەشێکی زۆری کارەکان دەکەوێتە سەرشانی ئەو بزانین لێی بپرسین بە واقعی ئەو ڕێکارانەی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا گرتوێت بەر چییە بۆمان ڕوون بکاتەوە ئایا فعلەن ئەو ئەرکەی پێویست پێدراوەکو خۆیەتی چکە بەڕاستی نایشارینەوە ڕاستە ئەوان مانوبوونێکیان پێوە دیارە بەشێکی زۆری کارەکانیان تەرخان کرد و بۆ ڕوبەڕووبوون و ئەم ڤایرۆسە بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵە کێشە و کەم و کوڕی ڕووی لە پارێزگاکەمان کردووە ڕەنگە لە ئاستی پێویستانە بێت بە تایبەتی خاڵە سنووریەکانمان هەتا ئێستا نەمانتوانی وەکو خۆی چۆنەڵێ پارێزگاری لێ بکەین و لەگەڵ یابین چۆنەڵێ بتوانین کەپسی بکەین لەبەر ئەوەی بۆ ڕێگریکردن لەم ڤایرۆسە بۆ نمونە من یەک نمونەتان پێ دەڵێم لە هەفتەی ڕابردوودا بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای سلێمانی بە ڕاشکاوانە ڕایگەیاند مەفروزە هەر هاوڵاتیە کە لە وڵاتی ئێران ئەگەڕێتەوە ئایا بۆ نەخۆشیە بۆ خوێندنە بۆ سەردان و گەشتیاری ڕۆشتووە پێویستە لەسەر سنوورەکان یەک کەس بە تایبەتی بخرێتە ناو یەک ئێسعافەوە بە تایبەتی بچێتە شوێنێکی تایبەتەوە لە کەس پێکەوە تێکەڵیان بکەیت بەڵام ئێستا کە ئێمە دەیبینین و بانگەشەوە دەکرێت دەڵێن وتێلەکانمان نەک دوو ئەستێرێ سی ئەستەری و بەرەو سەریشە بەڕاستی هیچی بەو شێوەیە نییە کۆمەڵێک کەم و کوڕی تێدایە ئێمە فعلەن لە ژوورێکا سەیرەکەین لە جاتی کەسێک 6 کەسی تێدایە ئەمە معارضە بۆی ئەگەر لەم 6 کەسە تەنها یەک کەسیان ئەم خواانەخواستە ڤایرۆسی کرد بێت 5 کەسەکەشی لە بڵێن یا هیچ کامیان یا هەر شەش فعلەن ئێستا هیچ فەرقی نیە ئەوانەی خواانەخواستە ئەگەر ڤایرۆسێکی گرت بێت لەگەڵ ئەوانەی کە نەیان گرتی بێت و لەشێکی ساقیان هەبێت چکە هەمویان پێکەوەن لە ژوورێکان پێکەوە نانەخۆن پێکەوە تەعاملەکەن توانای جیابوونیان نییە لە یەکتری ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان یەکێکی تر لەو خاڵانەی کە ئێستا لە سنووری مەرزەکان هەر شتێ قەدەغە کرابێت ئێستا گواستنەوەی سوتەمەنی قەدەغە نەکراوە فعلا لەبەر ئاڵوگۆڕی بازرگانیش هەیە ڕێکاری تایبەت بەڵام ڕێکارە تایبەتەکان لە ئاستی پێویستانی بۆ نمونە کە ئەڵێ هەر کەسێک دەبێت بخرێتە ناو ئیسعافێکەوە بە تایبەتی بێنرێت بۆ کەرەنتینە و پشکنینی بۆ بکرێت ئەمە کارێکی زۆر باشە دەستیان خۆش بێت ماندووبوونیان لێەکەین بەڵام لەگەڵ ئەوەدا تۆ کەسێکی بیانی وڵاتی ئێران ئەهێنی بە سیارەی خۆیەوە بە ماوادەکەی خۆیەوە ئەیانکەیتە ناو قافڵەیەک و تەنها چۆنەڵێ کۆمەڵک ئاساییشیان لەگەڵانێری کۆمەڵک پۆلیسیان لەگەڵانێری ئەیانێتە ناو شاری سلێمانیەوە کە منبعی شاری سلێمانیە ئەیانێنێت و ئەیان گەڕێنیتەوە ئایا لەلایەنە تەندروستیەکان نەپرسین ئەمە معارض نییە بۆی کە خەڵکی تر بیگرێ ئایا ئەمە میکانیزمێکی گونجاوە گیراوەتە بەر بۆیە کۆمەڵک کێشە و گرفترمان هەیە ئەوانشی کە لە ئوتێلەکان هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی چۆنەڵە جلوبەرگ و نوێنەوە ئەمانە کۆمەڵە کێشان هەیە من لەگەڵ ئەوەشدا حەق ئەدەم بە لایەنی تەندروستی کە هەوڵ و ماندووبوونی خۆیانیان کردووە بەڵام وەکو وتم هاوڵاتیەکان گڕاوەکان ئەوەندە زۆرن کە لاستی یعنی ڕەنگە تەندروستی نەتوانێت چۆنەڵە سەیطرێ بکات بەسەریا بەلانی کەم و ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی لە هەموو کوردستانە ببوورە بە پارێزگای کردووە نزیکی 2000 هاوڵاتیمان گەڕاوەتەوە ئەم 2000 هاوڵاتی لەکوێت تۆ 2000 ژووری بۆ تەرتیب بکەیت ئەمانە کۆمەڵە کێشە و مەشاکیلن ئێمە ئەمڕۆ بە فعلی کە لایەنە نامابان کردووە خاڵ دەسەخەینە سەر ئەو لایەنە لاوازانەی کە پێویستە ڕێکاری تر بگیرێتە بەر و ڕەنگە ئەم لایەنانە کۆمەڵک میکانیزمی تریان گرتێ بەر و ڕەنگە لەوێنە کۆمەڵک میکانیزمی گونجاوی تر بگیرێتە بەر ئەوەی پێویست بکات ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بتوانین لەوێدا هەموو لایەنەکەم و کوڕیەکان ئاشکرا بکەین و بتوانین چارەسەریشیان بۆ بدۆزینەوە هیچ زانیاریەکتان لەسەر بودجەی تەرخانکراو هەیە ئایا لە ڕێگەی وەزارەتەوە بێ بۆ بەڕێوەبەرایەتیەکان یاخود لە ڕێگەی حکوومەتەوە بۆ پارێزگا بوو بێت بڵێ دوو بودجە تەرخان کراوە لە سنووری ئەوەی من ئاگادارم لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش دوو بودجە هەیە یەکێکیان لەلایەن حکوومەتەوە بۆ وەزارەتی تەندروستی تەرخان کراوە کە نزیکی 1 ملیار دینارە لە ئێستادا هەرچەندە من بە دوواداچوون بۆ کردەوە بەڕاستی ئەو ملیارە دینارە ئەوەندە زۆر نییە
کە ئێمە ئیکتیفای پێوە بکەین بڵین تەواو پێویستمان پێی نییە نەخێر ڕەنگە بەشی 150 یاخود کەمتری پێداویستی و پزیشکەکان نکات کە ئێمە تەندروستی بتوانێت بۆی دابین بکات و تەرخانی بکات و لەگەڵ ئەوەشدا بودجەیەکی تەواوی دانراوە بۆ پارێزگای سلێمانی کە نزیکی ڕەنگە 200-300 میلیۆن ببێت لەگەڵ ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئەمانە حکوومەت لە ئێستادا کۆمەڵک بودجەی بەناوی بودجەی تەواریەوە تەرخان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوە و ڕەنگێک یەکێک لە فەقەرەکان ئێمە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوە بێت بزانین ئایا ئەم بودجەیە لە ئاستی پێویستە بووە و چی پێکراوە و پێویست ئەگەر بکات بودجەی تری بۆ دابین بکرێت ئێمە داوا لە حکوومەت بکەین بودجەی تریان بۆ دابین بکات. زۆر باشە لەسەر ڕاگررتنی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکانی نێوان هەرێم و کورد ئێران بەشێک لە نرخی شتومەکی بەرز کردوێتەوە یعنی ئەمە شتێکە لە بازاردا هەیە نکۆڵی لێ ناکرێت تا چەندە ڕێگر دەبن یا ئێوە بە دوواداچون بۆ دەکەن کە با نرخی شتومەک بەرز نەبێتەوە لە بازارە تەبقەیەک هێلکە بە 30,000 و 4,000 بۆ ێستا ڕۆشتوتە 5,000 لە کاتێکا دەزانین هێلکە چۆن بە قاچاقیش دێت و بە فەرمیش دێتە ئەم دیوە بۆ چۆن چاودێری ئەمانە دەکەن چۆن لەمانە دەکۆڵێنەوە ئەمڕۆ بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی فعلەن ئەوەی جەنابەت باسە کرد زۆر ڕاستە ئێمە لەم کاتەدا کە باوڵین قەیرانی موچە دەستی پێکردەوە نزیکی 50 ڕۆژە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە وەزعێکی ناتەبیعی بەهۆی سۆشیال میدیا و بەشێک لە میدیاکانەوە دروست بووە گومانێک و دڵەڕاکێکی لای هاوڵاتیان دروست کردووە و بوونی دەوامی فەرمانگەکان و زۆری دەوامەکەش لە لایەکی ترەوە کێشەی بۆ هاوڵاتیان و فەرمانبەران دروست کردووە لەگەڵ ئەم هەموو مەعانەتە ئەو کەمە بازرگانە ئاڵوگۆڕی کە ئەکرێت لە سنووری پارێزگای سلێمانی سعرێکی زۆرە خرێتە سەری بەڕاستی ئەمە کێشەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە ئیشی لایەنە پەیوەندیدارەکانە بە تایبەتی خاڵە سنووریەکان و لیژنەکانی قایمقامیەت ئەمە کاری ئەوانە کە ڕێگری بکەنەوە بەڵام وەکو پێشتر من پێشکەوتم ئاماژەم بەوەدا ئێمە 5 لیژنەمان هەیە کە تایبەتمەندن یەکێکیان بە شتومەکەکانەوە کە کۆنتاکتێکیان لەگەڵ پارێزگای سلێمانی لەگەڵ لیژنەکانی قایمقامیەت کڕین و فرۆشتن ناوبازاڕ هەیە و راپۆرتی خۆیان چۆنەڵێ پێشکەش بە ئەنجومەنی پارێزگا ئەکەن هەر لایەنێک پابەند نەبوو بێت بە سعرەکانەوە بە نرخەکانەوە حەقی خۆیەتی کە لێپێچینەوەی لەگەڵا بکرێت و تووشی سزا بێت و هەموو ڕێکارێکی یاساییان لە بەرامبەردا بگیرێتەوە. ڕەمەزان باز لەوە ئەکرێت کە دەوامی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمدا بەخرێت قسە لەسەر ئەو بابەتە ئەکەن بەڵێ یەکێک لە خاڵە سەرەکیەکان بڕگە سەرەکیەکانی ئەمڕۆی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشووی فەرمانگەکانە بەڵام کام ئەو فەرمانگانەی کە لایەنی خەدەماتیان نییە فەرمانگەکان ئەکرێتە دوو بەشەوە یەکێکیان ئەو بەشانەیە کە ئێشگر و خەفەریاتیان هەیە با بڵین فەرمانگە خزمەتگوزاریەکانە ئەمانە بەشێکن لە فەرمانگەکان بەشێکی تریان کە تایبەتن بە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانەوە ئێمە وەکو وتم احتیماد دەکەینە سەر راپۆرتی پزیشکی تەندروستی سلێمانی بزانین ئایا لە ئێستادا گونجاوە پشووی فەرمانگەکان ڕابگیرێت وەزعی سلێمانی و بەهۆی ئەم کۆڤید 19ەوە گەشتۆتەوە ئاستەی کە هاوڵاتیان خۆیان بپارێزن و پشووی فەرمانگە ڕابگەێنین ئەمە یەکێکە لە بابەتەکان ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر پێویستە قەراردا قەرارە دەین ئێمە یاسایەکمان لە بەردەستایە پێی دەڵێن یاسای ژمارەسی ساڵی 2019 پارێزگاکان لەوێدا هەرچەند دوو بۆچوون هەیە لە ناو ئەنجومەنی پارێزگا ئەوەی من ئاگدار بم بۆچوونێکیان ئەوەتانێ کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی مادەی 6 لە بڕگەی 11 هاتووە ئەڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتی ئەوەی هەیە سەرپەرشتی دام و دەستگاکانی سنووری خۆجیەتی خۆی بکات بۆ زامنکردن و باشترکردنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان جگە لە دادگاکان و زانکۆ پەیمانگاکان یەکە سەربازیەکان ئەو لایەنانەی کە تایبەتمەندی فیدراڵیان هەیە ئەم چوار لایەنە ئێمە دەسەڵاتمان نییە کاریان لەسەر بکەین بەڵام ئەوەکەی تری بە پێی یاساکە ئێمە دەسەڵاتمان هەیە لە توانەمانە هەیە وەکو ئەنجومەنی پارێزگا هەر قەرارێ بدەین کە پێویست کات وەکو ڕابردوو کە بینیمان لە پرۆسەی خوێندن قەرارێکماندا بوو قەرارەکەش جێگەی خۆی گرت و قەرارێکی زۆر گونجاو بوو و بۆچوونێکی تر هەیە لە ناو ئەنجومەنی پارێزگا ئەوەتانەیە کە ئەنجومەنی پارێزگا بڕیار نەدات تەنها پێشنیار کات بە حکوومەت چونکە لە ئێستادا بڕیارەکان بڕیارێکی مرکزیە قرار لەسەرەوە دەدرێت هێشتا دەسەڵاتەکان شۆڕ نەبۆتە خوارەوە بۆ ناو ئەنجومەنی پارێزگاکان لەبەر ئەوە بکرێت بە پێشنیار و بدرێت بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ وەزی ئەنجومەنی وەزیران لە کاتێکدا ئەمە ڕەنگە لەگەڵ واقعی ئێستای سنووری پارێزگای سلێمانیدا نەگونجێت
چونکە وەکوتم پارێزگای سلێمانی ئێستا تایبەتمەندیەکی تایبەتی هەیە. کاک ڕەمەزان ئێستا پارێزگای سلێمانی 5 حاڵەتی کۆرۆنای تێدایە، دیارە بەپێی لێدوانە فەرمیەکان هەولێر هیچی تێدا نیە. ئەو پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئێوە دەسەڵاتان لامەرکەزی و مەرکەزی نابێ بێت، واتە دەسەڵاتی ئەوێتان هەبێت کە دەتوانن ڕاگەیاندنی پشووی فەرمانەکان ڕابگەیەنن. ئایا ئەمڕۆ ئەم پێشنیارە بۆ دەنگدان یەکلایی دەکەنەوە لە نێو خۆتانە یاخۆت جارێکتر دەیدەنە ئەستۆی پارێزگاری سلێمانی و پارێزگار دەبێت بڕیار بدات؟ نا ئێمە من ویستم تەواوی بکەم، قەرارەکەش ئەوەیە هەنێکیان بڕوایان بەوە هەیە کە دەسەڵات هێشتا ڕاستە ئێمە بڕیاری لامەرکەزیمان هەیە بەپێی یاساکە، بەڵام لە واقعەکە ڕەنگی نەداوەتەوە، هێشتا مەرکەزیە. بەڵام ئەمە بەڕیر نییە، وەکوتم حاڵەتی هینە ئاسایی ڕووی لە سلێمانی کرد، هەمووی تووشی قەلەقی و ناومێدی بووە. وەکو جەنابەت وتوت نەچێتە ناو زۆر نەوروژێت، ئەوە 5 حاڵەتی تێکەوت و ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە زۆرتر بێت. لەو لاشەوە باز لەوە دەکەن بە خەڵک بۆ کاری زەڕور نەبێ سەردانی فەرمانگە نەکات. فعلەن ئەمە کۆمەڵێک شوێنی تر ڕاگیراوە. من نمونەیەکتان پێڵم، ئێمە پشووی پرۆسەی خوێندنمان ڕاگەیاندووە لە ماڵەوە کەسوکار مناڵەکانیان لە ماڵەوە کەسوکار جیان هێشتووە، خوانەخواسە لە دەرەوە ئەو کەسانەی لە فەرمانگەکان ئەگەر تووشی ئەم ڤایرۆسە ببن کەسوکارەکەشی مناڵەکانیشی لە ماڵەوە ئەگرن، کەواتە ئێمە بڕیارەکەی ڕابردوو دامانە هیچی پێویست نەکردووە. بۆیە ئەگەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێویست بکات، ئەمڕۆ بە زۆرینەی دەنگ قەرار ئەدرێت لەسەر ئەوەی پشووی فەرمانگەکان بۆ ماوەیەکی زەمانێکی کاتی ڕابگیرێت و ئەمە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەر قەرارێک بدات دەبێت پارێزگای سلێمانی و سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و ڕاپەڕین و سەرجەم فەرمانگەکان و بەڕێوەبەرگشتیەکان ئەبێ پابەندی قەرارەکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بن، ناکرێت ئێمە لەم سنوورەدا قەرارێک بدەین و هیچ لایەنێک پێوە پابەند نەبێت. بەڕاستی ئەوە تووشی ڕێکاری یاساییە بێت و ئەگەر هیچ کەسێک پێوە پابەند نەبێت و بڕاشم نییە هیچ کەسێک پابەند نەبێ پێوە، چونکە هەموو لایەنەکان متتەفقن لەسەر ئەوەی کە نابێت قەرەباڵغی هەبێت و پارێزگای سلێمانیش لە دوێنێدا ڕایگەیاندووە کە نابێت هیچ قەرەباڵغیەک هیچ هەبێت. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە زۆر بە کورتی چکە هیچ دەرفەتم نەماوە. لە هەولێر ڕێکاری تایبەت لە بازگەکان گیراوەتە بەر بۆی ئەو کەسانی کە دخولی هەولێر دەبن هەیە لە سلێمانیشەوە ڕۆشتەوە، بەڵام تا پشکنینێکی تاویان بۆ نەکردووە نیانێشتوە بچێتە ناو هەولێرەوە. لە سلێمانی بۆچی ئەم جیاوازیە وەکو هەولێر نییە؟ بۆچی ڕێکارەکان وەکو هەولێرتن و تۆڵین لەمەژە پێچنەوە ئەمڕۆ؟ بیزەڵێت یەکێک لە بەرگەکانی ئێمە ئەمڕۆ باسکردنی ئەم بابەتەیە. ئایا بۆچی ئەم لێ پێچینەوە لە هەولێر جیاوازی هەیە لەگەڵ سلێمانی لە کاتێکا یەک حکومەت و یەک وەزارەتمان هەیە و تیمەکان هاوبەشن لێرەدا؟ بزانین هۆکارەکەی چییە؟ ئایا توانە و ئیمکانیەتی پارێزگای سلێمانی بەو شێوەیە یاخود ئەمە دەرکی پێ نەکراوە لە مولا ڕێگی بگرێتە بەر؟ ئێمە لە ئەمڕۆکە لە بەرگەکانی ئەمڕۆدا یەکێک لەوانەی احتیمات بکەینە سەری خاڵە سنووریەکانە، چونکە هۆکارێکی سەرەکیە بۆ تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. بەڵێ سپاس بۆ بەڕێزت مامۆستا ڕەمەزان، ڕازێتمان نای لە سۆزەکانمان ئامادە بووی، سپاس بۆ ئامادە بوو. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی دروستکردنی شیرینی و خواردن کە بڕگەیەکی هەمیشەیە ڕۆژانی سێشەممە پێشکەشتان دەکەین. خاتون زار نەسرەدین دروستی کردووە بۆتانی ئامادە کردووە. بەتایبەتی ئەم بڕگەیە تایبەتە بۆ خانمان. با پێکەوە بینێری ئەم بڕگەیە بین بزانین ئەمڕۆ چی بۆ ئامادە کردوین. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێ. من نزار لە بڕگەی خواردن و شیرینی لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی جۆرێکی نوێتر لە شیرینی. ئەمڕۆ ئامادەکردنی کونافەمان هەیە، هیوادارم جێگەی سوودی هەموو لایەک بێ. خۆشەویستان، بۆ ئامادەکردنی کونافە سەرتا مشعری کونافەمان پێویستە لەگەڵ پەنیر کە ئەو پەنیرە پێشی دەڵێن پەنیری پیزا لە زۆربەی مۆڵەکان دەستەکەوێ، لەگەڵ کەمێک شەکری بۆدرە، شەکری هاڕاو، ئەشتوانی فستق بەکار بهێنی. ئێستا من بەکاری ناهێنم. لەگەڵ ئەتوانی کاستەر یاخود حەلەبی هەر بەکار بێنی، هیچ کام لەوانە من بەکار نایێنم بەپێی خواستی خۆت. لەگەڵ کەمێک ڕۆن، هەندێک پێی دەڵێن زبدە، ینی ئەو ڕۆنە بەستووە، کەمێک بڵێن نای قرچێنیت، بەس تەنها گەرمی ئەەکەی. ئەویش ئەبێت باشترین جۆری ڕۆن بێ.
لەگەڵەوەشە ئەتوانیت ڕۆنی خۆماڵی بەکاربهێنی. من حەزم لە بۆنەکەی نییە لە کونافەیە ئەکەوتە سەرخواستی ئەو خێزانە خودە و خانەوادەی کە خواردنەکە و خوانەکە دووبارەکەنەوە. خۆشەویستان، ئێستا من کەمێک شعریەکە بەدەست خاوەکەمەوە. چونکە پارچەی بچووک بچووکە زۆر هەڵەوەرێ بەملاولا عادەتیش کە لە مەطبەخ ئیشت کرد شپرزەبی لە چک بێ جلبێ ئەوانە تۆزێک شپرزەبی یعنی قیاساتەکەی بە پێی ئامادەکردنی خێزان. ئێستا منەوەی ئامادە یەکەم ینی بۆ 4 نەفەر 3 نەفەر کافیە. وتم کەمێک شەکری بۆ درەمان هەیە و بیریشمان نەچێ ئەمە لەگەڵ ئەبێت شیلە ینی پێشکەشی بکەی ینی پێش لەگەڵ شیلە نەبێ ئەمە ناخورێ. ئەشتوانی هەنگوین ینی هەنگوین بگریتەوە کەمێک هەنگوێنیش قورسە هەندێکەیە ئارەزووی خواردنی ناکە. ئێستا من کەمێک ڕۆن وەگوتم هەندێک پێی ئەڵێن زبدە ئەمە ڕۆنی بەستووە بێت جۆرێکی باش بێ هەم بۆ نوبەرامیشی خۆشکە و هەمیش ڕەنگێکی جوانی پێ ببەخشێ. ئێستا جوان وەک شێلان ئاوا بەکارهێنی. وتم ئەتوانیت فستق خودگوێزی هاڕا و فستقی هاڕا و محەلەبی کاستەر یان قشتە کە خامی پێڵن ئەتوانی ئەویش هەر بەکار بهێنی. ئەکەوتە سەر خواستی ئەو کەسەی کە بەکارهێنێ لە ماڵەوە ینی تەبیعەتەکان جیاوازن. ئەوە گوتم لەبەرەوەی وردە پارچەی زۆرە شپرزەیەکی زۆر بەجێ هێڵێ لە دوای خۆی. ئێستا ئەمە ئامادەیە لەبەرەوەی جوان یەک بگرێ ینی لە کاتی ئەوەی کە ئێمە سووری ئەەکەینەوە شتێکی جوان دەرچێ. ئەو قاپی کە پێی ئامادە ئەەکەی باشتر وایە ینی فافۆن بێ ینی ئاوا کەمێک چەوری ئەەکەین. هەندێک لەسەر خەڵوز ئامادەیەکە من زۆر جار لەسەر خەڵوز ئامادەیەکەم بۆ مناڵەکان حقت بۆ نوبەرامێکی خۆشتر هەیە بەڵام ئێستا من ناتوانم بۆ ئێوەی لەسەر خەڵوز ئامادەکەم. حقت گەر لەسەر خەڵوز ئامادەکرێ بەتامترە. ئێستا من کەمێک لە شعرەکە دێنم ئەوە تۆزێک ینی بەدەست ئەوەکەین بۆ ئەوەی کە جوان یەک بگرێ لە ناوی قاپەکەمانە ینی ئەتوانی لە ناو هەر قاپێکی کە ئامادەیکەی یان ئەتوانی لە ناو فڕن ئامادەیکەی بەڵام من وەک خۆم ئەمەم پێ باشترە. ینی ئامادەکردنی خواردن شیرینی هەر ئەوە نییە بڵێ ئەگەر بە شێوازی فڵان کەس نەبێت تام و چێژی نابێ. حقت شارەزایی و لێهاتووی تۆی کابان تۆی دایک دەورە بینێ مە کاتێکی کەم و هەمیش ئاسانە. ئێستا من پەنیرەکە بەکارێن ئەتوانی لەم کاتەیە محەلەبی یاخود کاستەر فستاق گوێزی هاڕا و یاخود خامە بەکار بهێنی پێش ئەوەی کە چینێکی کەبینەوە بەسەریا. من بەس تەنها پەنیر بەکارهێنم لەبەرەوەی خواستی ئێمە تەنها لەسەر ئەمەیە مناڵەکانم وایان پێ خۆشترە.
هەتاوەکو پەنیرەکەی زۆرتر بێ خۆشترە شتوانی لەگەڵ پەنیرەکە ئەو شتانی پێم وتن بەکاری بێنن. من یەکەم ڕۆن بەکارێنم لەبەرەوەی عادەتەن ئەزانین ئەو شعریە وشکە ئێستا ئامادەین چینێکی کە بین بەسەر پەنیرەکەیە گەردیقەت بن شەکری بۆدرەکە ئەها ڕەونەقی بە شعریەکە بەخشیوە هەمیش لەبەرەوەی هەندێک جار شیلەکە ناگاتە ناوەوەی لەبەرەوەی شەکری بۆدرەمان هەیە زووتر ئەتوێتەوە ینی بەکارهێنانی ئەوەیش لەسەر خواستی خۆتە هەیە حەزلێتی زۆر شیرین بێ حەزیلێتی نۆرماڵ بێ وتم ئەتوانی لەگەڵ هەنگوینیش پێشکەشی بکێ بەڵام حقەتەن هەنگوین تۆزێک قورسە هەندێک ینی هەموو کەسێک حەزی بە خواردنی نییە ئەبێت تۆزێک ئاوا زەختی لێ بکرێ بۆی جوانیەک بگرێ دواییش بە ئاسانی لەم قاپە ئەبێ بکرێتە قاپێکی قیاسی لەمە گەورەتر ئەوتە من ئامادەم کردووە تقریبا ئاگر وتم ئەگەر لەسەر خەڵوز بیکەی ینی کەمترێوێ بەڵام ئێستا من لەسەر تەباخی کەم ناسکە کاتێکی کەمیەوێ ینی شێوە قەباری بە ئارەزی خۆتان ینی بەکارهێنانی ئەو شعریە هەر لەسەر خواستی خۆتان ئێستا من کەمێکی تر ڕۆن بەکارەهێنم ئامادەی بۆ ئەوەی بخەینە سەر ئاگر ئاگرەکەیش نابێ ئاگرێکی سەرعوێ دەبێ ئاگرێکی کەس بێ ینی تەباخەکە زۆر ئاگرەکەی بە قووەت نەبێ بینەرانی خۆشەویست پاشەوەی کە کونافەکەمان خستە سەر ئاگر ئەبێ ئاگرەکەی هێواش بێ ئێستا من ئامادە بووە بەڵام ئەوەی کە خۆم ویستم بەو شێوازە دەرنەچووە هەندێک ئاگرەکەم سەریع بوو ئێستا شیلەکەم ئامادەیە هەندێک شیلە ئەەکەم لەسەریدا یانێکرد سەر خواستی خۆتان بەوانی تا چەند شیرین بێ کەم شیرین بێ ئەوانە عادەتەن تقریبا 7 دقه هەتاوەکو 10 دقەیەکی ئەوێ ئەکەوتە سەر و ئاگری کە پێی ئامادە ئەەکە ینی لەبەرەوەی من ناتوانم کاتەکەی تەحدید کەم بە پێی و ئاگری کە خۆت ینی لەسەری ئامادە ئەەکەی بێت وریایی بکەی لەبەرەوەی نەسووتێ ئێستا دەستەکەین بە بڕینی ئەمە توانی فستق بەکاربێنی ئێستەیش بۆی حەزی لێتی بۆی بۆن و بەرامەی هەم بڵێن تامی خۆشتر بێ من پەنیری زۆرم بەکار هێناوە ئەمە ئەتوانی لەگەڵ محەلەبی پێشکەشیکەی
تە لەگەڵ محەلەبی بی خۆی نەک ئەوی بڵێن محەلەبی بەکاربێنی لە ناویە. ئێستەیش بەم شێوازە هاتیینە کۆتایی دەدروستکردنی کونافەکەمان. هێوادارم جێگای سوود بێتوانی بەتان سوودی لێوەرگرن. خۆشەویستان بەم شێوازە هاتیینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان. هەتا بڕگەیەکی تر و خوانێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. خۆشەویستان پێکەوە بینەری هەندێک ڕێنمایی تەندروستی دەبین لەسەر نەخۆشی کۆرۆنا با پێکەوە تەماشایکەین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داخۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای دوورکەوتنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و لە شتاقی بۆ هەموو لایەک بە دوعایەکی مەحموود کەرکووکی کۆتایی بە پەیامی ڕۆژی ئەمڕۆ دێنین. اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. خواهی جان دورمان خەی لە هەر تاعون و نەخۆشی و ناخۆشیە کە ڕوبەڕووی مسلمانانە بێتەوە. بە هیوای سەلامەتی بۆ ئێوەی عزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی تری پەیامی ڕۆژ بە تایبەت ئەوەڵقانەی کە خۆم تێیدا بەشدارم لەگەڵ جەلال بە هیوای دیدار. ماڵتان ئەوە و خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.